یانەی نەورۆز ناتوانێت لە یاریگای خۆی بردنەوە بەدەست بێنێت و لە تاقیکردنەوەی زێرەڤانیشدا سەرکەوتوو نەبوو. لە یەکێک لە یاریەکانی ئەم هەفتەی خولی نایبی کوردستان یانەی نەورۆز لە یاریگای خۆی ماوەی 2 ساڵە بردنەوەی بەدەست نەهێناوە و میوانداری زێرەڤانی میوانیشی کرد. گێمی یەکەم یانەی زێرەڤانی لە ڕێگەی 2 پیشەگەرە بەرازیلیەکەی تیاگۆ و ئیدواردۆ دەستی بێرشکردن کرد، بەڵام سەرکەوتوو نەبوون لە تۆمارکردنی گۆڵ. لە بەرامبەردا یانەی نەورۆز بەختی خۆی لە خولەکی سی بەلێدانی سزا تاقی کردەوە، بەڵام کامەران عەلی لێدانەکەی لەدەستدا و دلێر حاتمی گۆڵچی زێرەڤانی تۆپەکەی دوور خستەوە. گێمی دووەمیش بە هەمان سیناڕۆی گێمی یەکەم دەستی پێکردەوە و هەردوویانش نزیک بوون لە تۆمارکردنی گۆڵ، بەڵام پەلەکردنی یاریزانان و بەهێزی گۆڵپارێزی هەردوویانە لە گۆڵی یەکەمی یاریەکە بێبەشی کردن. بەو شێوەیەش دوای 3 خولەت کاتی زیاد کراو، یاریەکە بەبێ گۆڵ کۆتایی هات. دەستپێکی سوپاس بخودەیە ڕاستە ئەمریکا هاتبوونە ناف عرض و جەمارە یانە نەورۆز بۆ 3 خاڵەت یاری دەستخۆ بەمێندا بەردەوامیە پشێن بێژین کۆ هەڤرکێ سەرسەریە لیستێ بکەن بەلێت بێژن ئەڤریکا هەکووامیە دیتی ژمارەکە مەزن یا دەلیڤە بۆ یانەمە دروست بوون بەلێت بێژم یاریکەرێت حتا ڕادەکێ مەزن نەت موفق بوون کۆڤان ئەف دەلیڤت مەچ بوون تەرجمە پێ بکەینە گۆڵ هەروەسا ئەمش بیر نەکە یانە نەورۆز ناف عرض و جەماوەرەوەیە ئەمشێن بێژین یات مەرحەلەکە خراپ داد بۆریتن و هەمی هیڤم ئومێدێتوان ئەو بوون 3 خاڵەت دەستخۆ ببینن کو بێژنە دەستپێکێک بۆ یانەوان ئەت بێژم ڕاستە ئەم هاتبوونە 3 خاڵەت دەستخۆ ببینن بەلێ ئەدمێ مەڤە تاپاپەیە ئەم نەشیان جۆرن ئەو دەلیڤت مەچێ بوون شێن بین استیغلالکەین ئەدمێم ئەف خاڵام دەرکەتین دەرڤە یاریگا خۆ خراپ نەبوو. لە ڕاستیە ئێمە لە قۆناغی دووەم بەڵێنمان نەکەوە ڕاهێنانەکانمان جیاوازتر بێ لەبەرەوەی کەوا بتوانین تەواوکەری یاریەکەمان گۆڵکردنە ئێمە بتوانین گۆڵ بکەین، بەڵام لەگەڵەوەشە ئێمە دوو یاریزانمان هێنا، یاریزانێکمان ئەوەی کە هێرشبەر بوو توژی پێکان بوو نەیتوانی بۆ ئەم یاریە بێ، ئەمە شار خۆی هۆکارێکە بۆ خۆی، بەڵام لە دەستدانی هەل دەسەڵات نییە ئەمە تۆپ تۆپێنە چی بکەین ئێمە باشترین یاریمان کردووە، بەڵام ئەوە بۆ گۆڵمان بۆ نەکراوە پەنالتیشمان بۆ گیرا هەلەکەمان هەرفەوتان یعنی ئەم 3 خاڵە زۆر گرنگ بوو ئێمە بەڵام نەمانتوانی. نا ئێمە هیچ کێشەمان نەبوو، بەڕاستی تۆ معنەویاتی یاریزانە بەرزمان کردوتەوە لەگەڵەوەشە تەژیعمان کردووە، ئەویان دەستەی کارژێری یانە ئەزانێ ئێمە ناتوانین ئێمە خزمەتی یانەکە ئەەکەین، ئێمە بەڕاستی هاتوونێتە یانەکە و بۆ خزمەتکردنی و پێشخستنی یانەکە و پێشخستنی تیپەکە ئێترەوە دەستەی کارژێریەوە گەڕێتەوە بە دەستەی کارژێری. بەو بەرامبەربوونە یانەی نەورۆز لە بارودۆخێکی خراپدایە و لە ڕیزبەندی کۆتاییدا خۆی دەبینێتەوە بە 6 خاڵ و یانەی زێرەڤانیش لە پلەی 4ەمدایە بە کۆکردنەوەی 16 خاڵ. ئەردەڵا محەممەد کەناڵی ئاسمانی پەیام سلەیمانی.